لەو کۆبوونەوەیە لەسەر ڕوونکردنەوەمان لەسەر چەند خاڵێک بنێ کە یەکەم وردەکاری ڕێکەوتنەکەی نێوان هەرێمی کوردستان و بەغداد و هەروەها پشتی هەرێمی کوردستان لە بەغا چەنە بێ و چۆنە بێت و هەروەها مەسەلەی پرۆژەی بودجێ هەرێمی کوردستان کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەرچاوڕوونی دەستکەوتووە بەوەی کە لەگەڵ عێراق ڕێکەوتوین پێویستە کات حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لە ناردنی پرۆژەی بودجەی هەرێمی کوردستان بەوەی هەرێمی کوردستان لەم ساڵا بێتە خاوەنی قانونی بودجە. دیارە کۆبوونەوەکە بە ئامادەبوونی وەفدی دانووسانکار و هەروە لە سەرۆکایەتی پەرلەمان لیژنەی دارایی لیژنەی وزە و هەروە سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەکە بەشداری کرا چەندین ڕوونکردنەوەی ورد پێشکەش کرا لەسەر چۆنێتی ڕێکەوتنەکە و هەروەها لەسەر ناردنی پرۆژەی بودجەی هەرێمی کوردستان و ئەو هەنگاوانەی کە بۆ داهاتوش گرنگن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند بیگرێتە بەر کە ڕاستە ڕێکەوتنەکە بووە بەڵام ئەمانە هەموو پێویستیان بە دەرکردنی ڕێنمایی و تعلیمات هەیە لە وەزارەتی دارایی عێراق و هەروەها هەمانجی دروستکردن لە نێوان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و بەغا لەسەر چۆنێتی سەرفکردنی بارەکە و بۆ بەرچاوڕوونی کە چۆن بارەکە سەرفەکرێ لە کۆی کۆبوونەوەکە دەرکەوت کە پێویستیان بە کاتە بۆی لەگەڵ ناوان دوای ڕێنمایی و تعلیماتەکان بزانن چۆن ئەگەنە ڕێکەوتن و بۆی بەرچاوڕوونی تەواویان هەبێ ئەوەی کە گرنگ بوو بەلامانەوە پێداگیری بکەین کە لەسەرەوەی کە پرۆژەی بودجە کە هێنێرنە پەرلەمانی کوردستان هەرێمی کوردستان بۆی بێتە خاوەنی قانونی بودجە لە بوونی قانونی بودجە شەفافیت لە سەرچاوەکانی داهات و لە خەرجەکانی هەرێمی کوردستان دروست دەبێ بۆیە بەلامانەوە گرنگ بوو کە ئیتر شەفاف بێ ڕوون بێ کە داهاتەکانی هەرێمی کوردستان چەنن و خەرجەکانی چەنن ئەمە بۆ پەرلەمان و بۆ ڕای گشتی لێ ئاگادار بکرێتەوە ڕوون بێ لای خەڵکی کوردستان کە لە فرۆشتنی نەوت و سەرچاوەکانی تری داهات چۆنە و چەنە بێ و خەرجەکانی چۆنە بێ لەگەڵەوەشە دادپەروەری لە خزمەتگوزاری لە نێوان ناوچەکان و سێکتەرە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە ئەمانە خاڵی ئەساسی و گرنگ بوون هەتا ئەگاتە مەسەلەی موچە و بەردەوامبوونی موچە لە کاتی خۆی و بەبێ لێبڕین.